خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای شەوتان پێشکەشەکەین. کشتتوکاڵ یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی پێشکەوتنی ئابووری هەر وڵاتێک لارێمی کوردستانیش گرنگجێکی تایبەت بەکەرتی کشتتوکاڵ دەدرێت و بە تایبەتیش لەو کابینەیەدا هەست بە گەرم و گوڕی چالاکی و بنیادنانی دووبارەی کشتتوکاڵ و پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ دەکرێت. ئەمڕۆ لە سنووری دارەی ڕاپەڕین و لە سنووری ناحەی چوار قورنە لە قەزای ڕانیە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی کارگەی شەکری بتوێنی بەردی بناغەدانە کە ئەم کارگەیە گرنگجێکی گەورەی بۆ سنوورەکە هەیە و بە تایبەت وەکەوەی لەوێ باس کرا کە هەلی کاری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بۆ 8,000 کەس لە سنوورەکە دروستەکە. ئەمەش سەرەتایەک دەبێت بۆ خزمەتکردنی کەرتی کشتتوکاڵ وەک خزمەتەکانی تر لە ناوچەکە. پلانی وەزارەتی کشتتوکاڵ لە داهاتوودا هەوڵەکانیان بۆ پێشخستن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان بۆ هەماهەنگی لەگەڵ جوتیاران بۆ ئەوەی کە بتواندرێت جوتیار جارێکی تر لەگەڵ زەویەکانی ئاش بکرێتەوە چی ئەکرێت هەمووانم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبەت وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگەر خان زۆر بەخێر بێ سوپاس بۆ دەرفەتە. زۆر سوپاس. ئەمەوێ لەو پرۆژەیەوە بۆ بینەرەکانم دەست پێ بکەمە و گرنگی ئەو پرۆژەیە لەکوێوە دەستی پێکردکەی مەسەلەن لە بیرۆکەکەیەوە سوودەکانی مەسەلەن بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ هەلی کار کە ئەمە مژدانەیەک بۆ ئەو ڕوبەڕێستان ڕاتان گەیاند چی ئەبەخشێت بۆ هەرێمی کوردستان و بە دەڤەری ڕاپەڕی. بەڵێ زۆر سوپاس کاکزانە دەستەکانتان خۆش بێ سوپاس بۆ کورسات کە هەمیشە گێنەری ڕاستیەکانە و یەکێکە لەو کەناڵانەی کە هەمیشە گرنگی بە کۆمەڵێک بابەتی زۆر استراتیژی دەدا. طبعاً ئەم پرۆژەیەکی گەورەیە و پرۆژەیەکی استراتیژیە کە پیشەسازی کشتتوکاڵی لەسەر بەندە. ئەم پرۆژەیە لە دوای دەست بەکاربوونی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دیار بوو لە کابینەی ڕابردوو خاوەنی بیرۆکەکە ئەمەی تەقدیمی جەنابی کاقوبات جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کردهبوو. بەڵام لە کابینەی ڕابردوو ینی کاری لەسەر نەکرا بە کورت و مختصری من کە بووم بە وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خاوەنی بیرۆکەکە لەگەڵ کۆمپانیاکە سەردانیان کردم کە دەیانەوێت پرۆژەیەکی لەو بابەتە بکەن دوای ئەوەی کە بە دوواداچوونم کرد بۆەوەی کە توێژینەوە زانستیەکان لەسەر شێوازی چاندنی چەوەندەر و چەندێتی بەرهەمهێنانی چەوەندەر بە پێی جۆری خاک و کەش و هەواکە لەکوێ دەتوانین زیاتر دەستەبەری بکەین لە چەند ناوچەیەک و بەرهێنانی دەتوانرێت تێدا بکرێت بۆ نمونە لە ناوچەی بیتوێن و لە بەردەڕەش لە مەنتیقەی شارە زور. لە ڕاستیدا من وەکو وەزیری کشتتوکاڵ کاتێک کە تەفاسیلی پرۆژەکەم بینی و سەیرم کرد زانیم یەکێکە لە پرۆژە استراتیجیە گەورەکانی بواری کشتتوکاڵی سەرڕای ئەوەی کە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ڕێژەیەکی باش لە شەکر بخاتە ناو بازاڕەکانی خۆمانەوە کە ئەمە بەشێکە لە ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا دەتوانێت هەلێکی کاری زۆر گەورە بڕەخسێنێ. بۆیە بە پێویستم زانی یەکەم وەکەوەی کە وەزیرێکم خەڵکی ناوچەی بیتوێنم و مادام توێژینەوەکە لە دەڤەری ڕاپەڕین سەرکەوتوو بووە لە ڕاستیدا تەکلیفم کرد کە کۆمپانیاکە پڕۆژەکە بهێنێتە ناوچەی ئیدارەی ڕاپەڕین و ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئامادەین لەو زەویە تایبەتمەندانەی خۆمان کە هەمانە بیخینە خزمەتی پرۆژەکە بۆ ئەوەی کە پرۆژەکە لەم ناوچەیە دروست بکرێت. بە خۆشحاڵیەوە ئەوانیش قبوڵیان کرد و سپاس بۆ کاقوبادیش کاتێک کە چوومە لای و فکرەکەم تێگەیاند و باسی ئەومان کرد کە من دەمەوێت پرۆژەکە بچێتەوە تەبعانەویش زۆری پێخۆش بوو و وتی تۆ شێوازی بیرکردنەوەکە زۆر تەواوە و لەگەڵ ئەو هەدەفانەی کە من هەمە دەگونجێت بۆیە منیش لەگەڵ ئەوەی دام لە بەرەوەی ئیداری ڕاپەڕین زەوی بەپیتی کشتتوکاڵی زۆرە و ناوچەیەکی شە دەکرێت بڵێم زۆر بێبەش و مەحرومە لە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی گرنگ بۆیە بە پێویستمان زانی هەردووکمان کاپ بڕیار لەسەرەوە بدەین ئەو پرۆژەیە لەم ناوچەیە دروست بکرێت. زۆر باشە لێکەوتەکانی پرۆژەکە لە دەستپێکەوە تا تەواو دەبێت چی دەبەخشێت بە کەرتی کشتتوکاڵ و بەرهەمهێنانی چەوەندەر بە تایبەتی ڕەنگە لە هەندێک شوێن و بە تایبەتیش لە دەڤەری ڕاپەڕین تازە بێت تا ڕادەیەک مەسەلەن بە شێوەیەکی بەربڵاو. بەڵێ هەر بۆ خۆی بە شێوازێکی گشتی دەکرێت بڵێم لە هەرێمی کوردستاندا کەمتر
چەوەندەر دەچێنرێ بۆیە لەو ناوچەیەش بەڵێ تازەیە لەبەرەوە ئێمە پێویستمان بەڕاهێنانی جوتیارەکانمان دەبێت لەسەر شێوازی چاندن و بەرەمێنانی چەوەندەرەکە بەڵام ئەوەی کە من دەمەوێت تەکیدی لێ بکەمەوە ئەم کارگەیە سەرڕای ئەوەی کە بە گوژمەی 114 میلیۆن دلار لە ناوچەکە دادەمەزرێت دەتوانێت ڕۆژانە 5,000 تەن چەوەندەر وەربگرێتەوە کە لە وەرزێکدا نزیکەی دەکاتە 500,000 تەن وەری دەگرێتەوە و 500 بۆ 600 تەن شەکر دەخاتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە طبعاً بەرهەمەکانی تەنها شەکر نین چەندین مادەی جۆرا و جۆری تری لێ بەرهەم دەهێنرێ وەکو لە پاشماوەکەی وەکو خەمیرە و دیتۆڵ و سرکە و پاکەرەوەی ناوماڵ جگەلەوە بەشێک لە پاشماوەکەی کە دەمێنێتەوە لە دروستکردنی ئالیکی ئاژەڵیدا بەکاردەهێنرێ کە ئەمە دەور و تەسیراتێکی گەورەی دەبێ و لە کۆمەڵێک مادەی تر لە بواری تەندروستیدا دەتوانێت لە پاشماوەکەی سوود وەربگیرێ سەرڕای ئەمانەش ئێمە ڕوبەری 6,000 دۆنم زەویمان پێویست دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بڕێکە ڕۆژانە پێویستە لە چەوەندەرەکە بەرهەمی بهێنێ واتە جوتیاری ناوچەکانی تریش ئەتوانێت بەرهەمی بهێنێ و بهێنێتەوە کارگەیە بەتەکید جوتیاری ناوچەکانی تریش پێویست دەکات کە داچاندن بۆ چەوەندەر بکەن کە ئەمە هەلێکی کاری زۆر گەورەیە نزیکی 6,000 جوتیار دەتوانێت عقد بکە لەگەڵ کارگەکە بۆ ئەوەی کە وەبەرهێنان لە بواری یان داچاندن لە چەوەندەردا بکە و جگە لەوەش بۆ دەرچوانی کۆلێژەکانی خۆمان لە کشتتوکاڵ و ئامادەی کشتتوکاڵیەکان و پەیمانگاکان دەتوانین سوود لە ئەزمونونەکانیان ببینین لە ناو کارگەکەدا و کۆمەڵێک خاوەنکار و دەستی ناوخۆیی تر لە بەڕێوەبردننی ئەرکەکانی کارگەکەدا بەڵێ ڕۆڵیان دەبێت کە بەگشتی بەپێی مەزەندەی کە دراوەتە وەزارەتی کشتتوکاڵ 8,000 کەس زیاتر هەلیکاری بۆ دەڕەخسێت. بەڵێ ئەو هەلیکارە لەگەر فۆکەسی زیاتری بخینە سەر بەڕێز جەنابی وەزیریانی ڕاستەوخۆ لە ناو کارگەکەی خودت بە و جوتیارانشی کە چەوەندەرەکە بەرهەم دەهێن و ئیهێنەوە بۆ ئەوێ بەتەکید بە جوتیارەکان و بۆ کەسانەشەوە کە ڕاستەوخۆ لە ناو کارگەکەدا ئیش دەکەن. بەڵێ مدەیەکی زەمەنی دیارە بە و کارگەیانی هیچ بەربەستێکی تر لە بەردەمی نەماوە کە ئەمڕۆ بەڕێستان لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و ژمارێک لە بەرپرسانی تر بەردی بناغەتاندانە ینی مدەیەکی زەمەنی بە تەواوبوونی لە ڕاستیدا ئەوەی کە خۆیان خاوەنی کۆمپانیاکە لەگەڵ ئێمە باسییان کردووە دیارە پێویستیان بە نزیکەی 2 ساڵ و شتێک دەبێت تاوەکو کارگەکە تەواو دەبێت بەڵام من وەکو وەزیری کشتتوکاڵ زۆر تەکیدم کردوێتەوە کە بە هیچ جۆرێک نابێ کارەکانیان بوەستێ و ئێمە بە بەردەوامی چاودێری پرۆسەی دامەزراندنی کارگەکە دەکەین لەگەڵیان لەبەرەوە ئومێد دەکەم لە ماوەیەکی کەمتر لەو کاتە کە خاوەنی کارگەکە بەڵێنی بە منداوەکو وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو پێڕاگەیاندوم مادام تۆ زۆر پشتیوانیت کردوین و هەمیشە هاوکارمان بووی هەوڵ دەدەین لەم کابینێدا تەواویکەین بۆ ئەوەی هەر خۆم یعنی افتتاحی کارگەکەش بکەم و کە ئومێد دەکەم لە سەردەمی خۆمدا تەواو بێ ئینشاءڵڵا کەواتە بە تەواوبوونی ژمارەیەکی زۆر هەلیکار دروستەکە هەڵتان نەداوە و کۆمپانیا لە ئێستاوە کار بۆ بکە ڕاهێنان بە جوتیارەکان بکە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ. بەڵێ من ئیمڕۆژ ئاماژەم پێدا بە حزوری جوتیارە بە ڕێزەکان کە لە دانانی بەردی بناغەکە لەگەڵمان حزوریان هەبوو بەتەکید ئاماژەمان بەوە داوە و لەگەڵ کۆمپانیاکە ئیتر دەست بەوە دەکەین کە لەسەر ڕاهێنانی جوتیاران و ئەو تاقە بڵین ئەو تاقەی کە وەکو ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ دەتوانین بخینە پاڵ توانای خاوەنی کارگەکە بۆ ئەوەی کە ڕاهێنان بە جوتیاران بکە بەڵێ ئەم کۆنتاکتە دروست دەبێ و بەتەکید جوتیارانی خۆشەویست ئاگدار دەکەینەوە بۆی بەشداری بکەن لە پێناساندنیان بە بنەتۆی چەوەندەرەکە و لە شێوازی چاندنەکەی بۆ ئەوی وردەوردە دەست بکەن بەداچاندن. بەڵێ جەدوایەکی اقتصادی بۆ پرۆژەکە کراوە ئاکید مەسەلەن ئەو شەکر اکتیفای ذاتی هەرێمی کوردستان دەکا یاخود هێشتا پێویستمان بە بەرهەمی هاورد دەبێ ئەمڕۆ لە پەیامەکەی بەڕێستاوە هەبوو کە بەرهەمی هاوردە کەم بکەنەوە. طبعا ئێمە هەر پرۆژێکی استراتیجی کە لە هەرێمی کوردستاندا دایدەمەزرێنین بۆ ئەوەیە کە ببینە خاوەنی بەرهەمی ناوخۆی خۆمان و وردە بازاڕەکانمان لە بازاڕی ساغبوونەوەی بەرهەمی هاوردە بکەینە بازاڕی ساغبوونەوەی بەرهەمە نێوخۆیەکانی خۆمان. بەپێی ئەو داتایی کە ئەمڕۆ برای بەڕێزم کاک دکتۆر محەممەد شوکریش ئاماژەی پێدا لە ساڵی 2019دا نزیکەی 140,000 تەن شەکر هێنراوەتە هەرێمی کوردستان ینی ساغ بۆتەوە لە بازاڕەکان لە کاتێک خۆتان دەزانن بەپێی بیتاقەی خۆراکی شەکر تەوزیع دەکرێت بە سەرماڵاندا بەڵام لەگەڵ ئەوشدا نزیکەی 140,000 تەن لە ساڵێکدا شەکر هێنراوەتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان کەواتە
ئاستی خواستی دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش، چونکە ئێمە تەنها بازاری خۆمانمان نییە، بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراقیشمان هەیە و ئێستا لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراق بەیەکەوە لە هەماهەنگی تۆکمەین بۆ ئەوەی کە ڕۆژنامەی کشت و کاڵیمان بکەین، یەک ڕۆژنامەی کشت و کاڵی بازاڕەکانمان بکەینە بازاڕێکی هاوبەش بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانمان. لەبەرەوە بە تەئکید من دڵنیام لەوانەیە ئەم کارگەیە نەتوانێت بە تەنها پێداویستی بازاڕەکانی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە، بەڵام خاوەنی ئەو کۆمپانیای هەر خۆی مبادرەی ئەوەی کردووە کە دوو کارگەی تریشدا بمەزرێنێ لە هەرێمی کوردستان هەر بۆ چەوەندەری شەکر، بەڵام ئێمە قۆناغی یەکەم پێمان باش بوو جارێ ئەمە بەڵێ ئەمە تێستێک هەبێ ئەنجا دوای ئەوە دەست بە بڵێن مامەڵەی داهاتووی بک بۆ ئەو کارگانەی تر کە دەیە دای بمەزرێنێ. زۆر باشە بەڕێز بێگەرخانیانی ئێوە لە ماوەی ڕابردوو پرۆژەیەکی تریشتان هەبوو کە بینیمان لە 2016ەوە جوتیارانی ئێمە دەستیان نەدەگەیشتەوە پارەی گەنمەکانیان کە دوای ماندووبوون و ڕەنجێکی زۆر مەسەلەن لە فرۆشتنی گەنم پارەکەیان نەدەگەیشتەوە دەست. ئێوە ئێستا لەمەوەی ڕابردوو پرۆژەیەکتان هەبووە بۆ کڕینەوەی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان بە پێی ستانداردێک. ئەم پرۆژەیە گەیشت بەچی و ئەمساڵ دەکەوێتە جێبەجێکردن بۆی کە جوتیاران خۆیانی بۆ ئامادەکەن؟ طبعاً کاکزانە ئەمە لە سەرەتایی دەست بەکاربوونم کە چوومە وەزارەتی کشت و کاڵستا ینی بۆ کە دەستمان بەکارەکان کرد، من دەمەوێت سوپاسی ستافی وەزارەتیش بکەم بەڕاستی. ینی ئەم فکرەیە لە لامان گەڵاڵە بوو، طبعاً لە کابینەی ڕابردوو دیار بوو فکرەکە تا ڕادێکی زۆر باسی لێوەکرا بوو کە شتێکی وا بکەین گرنگە، بەڵام دوای دەست بەکاربوونی ئێمە بە سوپاسەوە، ینی من دەمەوێت ئاماژە بەڕۆڵی یەکێک لە مدیر عامەکانی وەزارەتی کشت و کاڵکەم کە ئێستا لە وەزارەت نەماوە، بەڵام دەورێکی زۆر گەورەی هەبوو بەڕێز دکتۆر ئەنوەر بەڕێوەبەری گشتی زەویزار کە پیاوێکی بە ئەزمونە بەیەکەوە مناقەشەیەکی دۆخەکەمان کرد، وتی ئەگەر جەنابەت بتوانی لە ئەنجومەنی وەزیران پرۆژەکە بە شێوازێک بخەیە ڕوو تەسەور دەکەم بتوانین دەستەبەری پشتیوانی بۆ بکەین. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە هەر استراتیژی و گەورەکان کە ینی بە ڕێژەیەکی زۆر گەنمی جوتیاران وەردەگرێتەوە، 500,000 تن لە گەنمی جوتیاران وەردەگرێتەوە. پرۆژەکە لە هەولێر ئێستا نزیک بۆتەوە لە قۆناغی کۆتایی کە ئەمە مای خۆشحاڵیە لە بڵێن کاتی دروێنەی جوتیاران سایلۆکانمان حازرە و جوتیاران دەتوانن 200,000 تن داخلی ئەو سایلۆیانە بکەن و ڕاستە خۆپاوی کوردستان ئێستا بۆت باز دەکەم 500,000 لە تەواوی هەرێمی کوردستان لە هەولێر تەواو بووە پرۆژەکە گەیشتۆتە قۆناغی کۆتایی دەکرێت بڵم نزیکەی 170 پرۆژەکە ناتوانم لێرەوە یعنی ڕێژەکەی بەڵام زۆری تەواو بووە. بڕیار وایە ڕۆژی یەکشەممە لەگەڵ سەرۆکی دەستی و بەرهێنان بچین سەردانێکی پرۆژەکە بکەین کە ئەوەندەی کە من فیدباکی کارەکەیانم پێگەیشتۆتەوە گەیشتۆتە قۆناغی نزیکی کۆتایی 200,000 تن لە هەولێر وەردەگرینەوە، 150,000 تن لە سلێمانی، 150,000 تن لە پارێزگای دهۆک وەردەگرینەوە. لە سلێمانی یەکێک لە کێشەکان کە دروست بوو بابەتی دیاریکردنی ینی تەرخانکردنی زەوی بوو بۆ پرۆژەکە لەگەڵ کۆمپانیای قەیوان لەسەر خەتین ئێستا ئومێد دەکەم لە 2-3 هەفتەی داهاتوودا بتوانین بەردی بناغەکە دابنین، بەڵام ئەوانیش کاریان لەسەر ئەوە کردووە کە لە وەرزی دروێنەدا تەرتیبی شوێنی وەرگرتنەوەی گەنمەکە بکەن. یعنی بە کورت و مختصری ئێمە ئیمساڵ ئیشاڵڵا پرۆژەکانمان گەنمەکە وەردەگرنەوە لە جوتیاران و ڕاستەوخۆ پارەی خۆشیان وەردەگرن، جوتیارەکانیشمان پارەی خۆیان وەردەگرن لە کۆمپانیاکان ڕاستەوخۆ دوای تەسلیمکردنی گەنم ڕاستەوخۆ. طبعاً لەو پرۆژەیە پلانی ئەوەشمان هەیە لەگەڵ کۆمپانیاکان قسە بکەین بۆ ساڵی ئایندە کار ئاسانی زیاتر بکرێ بۆ جوتیاران و کارگەکانمان دەکەونە کار بۆ ئەوی بەرهەمەکان ڕاستەوخۆ بخەنەوە بازار، چونکە بەرهەمی و کارگانش بە تەنها ئارد نییە، هەموو ئەو بەروبوومانەی کە لە گەنم بەرهەم دەهێنرێ لە پاستا و ماکەڕۆنە و ساوار و بڕێش و پێداویستیەکانی تر هەمووی دەخرێتەوە ناو بازار. ینی ئەمە تەنها ئەوە نیە گەنم لە جوتیاران وەرگیرێتەوە، پلانی بیشتان ئەوەیە کە ئەمانە جارێکی تر وەکو بازار دەکەین بە بازار بکەن لە بواری پیشەسازی. ئەمە 500,000 ئەوەی کە دیراستان کردبێت حقیقیان مەسەلەن زۆر جار هەبووە گەنمی تر تێکەڵاو کراوە و لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقی مشکلەیە هەبووە مەسەلەن لە شوێنی تر گەنم هاوردەکراوە لەگەڵ گەنمی جوتیاران، ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێ ئەم 500,000 تەنەیە یان زیاترە؟ نانانە لە هەرێمی کوردستاندا ئێمە طبعاً یەکێک لە مشکلەکانمان لەسەر ساغبوونەوەی گەنمی جوتیاران ئەوەیە کە ساڵانە ڕێژەیەکی زۆر گەنم بەرهەم دەهێنرێ کە ئەم ڕێژەیە خۆتان دەزانن یعنی حکوومەتی ناوەندی ساڵانە
بە جیاواز لە جوتیارانی ناوەڕاست و خواروی عراق کە بۆ ئەوان ئازادن چەند گەنمیان بەرهەمهێنا ئەوەندە تەسلیمی سایلۆکەن هی ئێمە کردوێتە ڕەسید حەسەی پێداوین بۆ نمونە ساڵی پار بە 1000 تەکلیف تاوەکو گەیانمانە 390,000 تن ئیمساڵ نازانین شێوازی وەرگرتنەکە چۆن دەبێت چونکە خۆتان دەزانن دۆخی دارایی عراق ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە لەبەرەوە هەم لەوانەیە لە نرخدا ئەوەی کە بە پێی معلوماتەکان گەیشتۆ بە ئێمە لە نرخدا ئەوان نرخی وەرگرتنەوەکە بگۆڕن هەم لە بڕی وەرگرتنەوەکە دووبارە ئێمە دەبێت بکەوینەوە مفاوەزات لەگەڵیان بۆی بزانین چەند وەردەگرنەوە بەڵام لە دەرەوەی وەرگرتن ڕێژێکی زۆر لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا لە بازاردا ساغ دەکرایەوە بە سعری بەبێ پاڵپشتی بۆیە ئێمە ئەو بیرۆکەمان لەوە بۆ هات کە لە جیاتی ئەوەی کە جوتیاری ئێمە ناچار بێ گەنمەکەی بۆ نمونە ئەوەی کە تەسلیمی سایلۆی دەکات بە چەندین ساڵ تاوەکو بە ئەقسات پارەکەی خۆی وەردەگرێت مەفروضە ئێمە بیر لەوە بکەینەوە کە کۆمپانیا کەرتی تایبەت بهێنینە ناو بابەتەکە گەنم ڕاستەوخۆ تەسلیم کا و ڕاستەوخۆ پارەی خۆشی بخاتە گیرفانیەوە جوتیارەکە لەبەرەوە ئەوە جێبەجێ دەبێت بەتەکید بڵێ ئەمە زۆر باشە لە بوارەکانی ترە بەڕێز بێگەرخانیانی مەسەلەن تا چەند توانراوە بۆ کۆی بەرهەمەکانی تر ئێمە ئیکتیفا یا پێداویستەکانی ناو خۆمان پڕکەینەوە لە بواری میوە و سەوزەوات و کۆمەڵشتی تر کە هاوردە کرا و زۆریش سەرنج و ڕەخنەی خەڵکی لەسەر بوو کە ئێمە هەموو شتێکمان هاوردێ لە هەرێمی کوردستان تا چەند توانراوە ئەمە بکرێەوە زۆر جاری جوتیارەکان کە ئێمە بەرنامەمان لەگەڵکردن باسیەوەکەن بە بازارکردن یەکێکە لە کێشە سەرەکیەکانیان بۆ ئێوە پلانتان چیە؟ طبعا کاکزانەکەک لە گرفتە سەرەکیەکانمان ئەوەی ئێمە زۆری بەرهەمە ناوخۆیەکانمان بە تایبەتی سەوزە و پێداویستیڕەکانی ڕۆژانەی ژیانی خەڵک لە وەرزێکی دیاریکراودا پێدەگا لە هەموو وەرزەکانی ساڵدا ئێمە ئینتاجمان نییە بۆ ناو بازاڕەکانی ناوخۆی خۆمان بۆ یەک وەزارەتی کشت و کاڵ بیرمان لەوە کردەوە کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بەرهەمەکانمان بۆ هەر چوار وەرزی ساڵەکە بێ بە پێی پێداویستی بازاڕەکانی خۆمان بۆ ئەوەی کە ناچار نەبین بەرهەم لە دەرەوە هاوردە بکەین بۆ ئەومە بەستە لە ڕاستیدا نامەوێت ئێستا باسی پرۆژەیەکی گەورە و استراتیجی بکەمە پرسیارێ ینی ساردخانە هەبێت لە ئەمە یەکێکە لە پرۆژێکی گەورە و استراتیجیمان لە بەردەستە ومێت دەکەم لە پرۆژەکەدا بگەینە نەتیجە ئەو کاتە ئیشاڵا لە کورساتەوە بە هەموو خەڵکی بڵین کە ئێمە ئەو پرۆژەیەمان کردووە پرۆژەکە طبعاً بۆ ئینتاجی بەرهەمی سەوزە و میوەی تایبەتە بە تایبەت ئەو جۆرە میوانەی کە لە عێراقیش بەرهەم ناهێنرێن لە هەرێمی کوردستانیش بەرهەم نایێنرێن و طبعاً قورسایی پرۆژەکە لە دوو شاری هەرێمی کوردستان دەبێ سلێمانی و هەولێر و بەتەکید ئێمە وا دەکەین کە ئینتاجی بەروبوومە کشت و کاڵەکان بکەینە ئینتاجی هەر چوار فەسڵەکەی ساڵ بۆ ئەوەی کە پێویستمان بە بەرهەمی هاوردە نەبێ و لەسەر بە بازارکردنیش لە زمانی ئەو پرۆژەی کە ئێستا لە بەرنامەماندایە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە کۆمپانیای بیانین ناوخۆیی نین لەگەڵ یەکتر بە تەماین یاداشتێکی لێگەیشتن واژۆکەین لە نێوان کۆمپانیەکانی خۆمان و کۆمپانیەکانی ئەوان هەرکەرتی تایبەتە بە چاودێری وەزارەتی کشت و کاڵ لە زمانی ئەوەدا بابەتی بە بازارکردنی بەرهەمەکانیش جێگەی کراوەتەوە کە بازاڕی ئەو وڵاتەی کە کۆمپانیەکەی دێت لێرانەوە بەرهێنان دەکا بەرهەمەکانیش لەگەل ئەوەی لە پێویداویستی بازاڕی خۆمان زیادە وەری بگرێتەوە و بە بازاڕی نێودەوڵەتی هەناردەی بکە کە ئەمەیەکەکە لە هەنگاوە گرنگ و استراتیژیەکان بۆ کەرتی کشت و کاڵ کە درگا دەکاتەوە سەرڕای ئەوە بەرنمەیەکی ترمان هەیە بۆ ئەوەی کە بنەتۆی تایبەتمەند دوای توێژینەوە لە هەرێمی کوردستاندا بدەینە جوتیارەکانمان بەڵام حتمما ئەو بنەتۆیانە کە دەیهێنین دەبێت لە توێژینەوەی خۆمان دەرچێ واتە تاقیکردنەوەی لەسەر دەکەین لە چ ناوچەیەک دەتوانانی بڕشتی زیاتر بێت و لەگەڵ کەش و هەوا و زەوی و خاکەکەی خۆمان دەگونجێت دوای ئەوە هەر لە زمانی ئەو پاکێجە لە بەرنامەماندایە بنەتۆی تایبەتمەند بە خۆڕایی بدرێتە جوتیاران و بەرهێنانی تێدا بکەن و کۆمپانیەکان لیان دەکردنەوە و بە بازاڕیشی دەکەن یعنی پرۆژەکە پرۆژەیەکی گەورە و استراتیجیە بۆیە ینی بەڕاستی ئەگەر ئیشاڵڵا بتوانین لە ئایندەیەکی نزیک بگەینە نەتیجەی کۆتایی ئەو کاتێ ئیشاڵڵا بە تەفاسیلی ئەعلانی دەکەین بۆی کە خەڵک بیزانێ دەمەوێت ئەم ئەژە بێ خاڵی تر بدەمێکێک لە گرفتە سەرەکیەکانی بە بازارکردنمان ئەوەیە کە ئێمە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان سەلاحیەتی پێدانی شەهادەی سەحیمان نەدراوەتێ لە دوا سەردانمان بۆ وەزارەتی کشت و کاڵی عێراق وعدیان پێداین کە ئەوان تەخویل بدەنە وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان بەڵام دیارە
ئەو بێ متمانەیی کە لە نێوان هەرێم و بەغا هەیە تەسیری بۆ سەرکەرتی کوشت و کاڵی هەیە حقیقەتەن بۆ سیاست تێکەڵی کەرتی کوشت و کاڵی بەتەکید یعنی تا ڕادێکی زۆر تەسیری هەیە لەبەرەوە ئەوان لە هەفتەی ڕابردوو لیژنێکی تایبەتمەندی خۆیان فەنی خەڵکی فەنی لە مدیریەتە تایبەتمەندەکانی خۆیان ناردە هەرێمی کوردستان ئێمە هاوکاری و هەماهەنگیمان کردن بۆی بە ئارەزووی خۆیان خاوەنی پرۆژەکانی ئێمە بەسەر بکەنەوە و لە نزیکەوە ڕێژەی ئینتاج و بەرهەمەکانی ئێمە ببینن بۆی ئەو متمانەیە دروست بکەینەوە دەرگامان بەواڵاکردن خۆشبەختانە ئەوەندەی کە فیدباکی سەردانەکە بە من گەیشتەوە زۆر باش بۆ ئومێد دەکەم بگەینە ئەو ڕێکەوتنەش کە لە هەرێمی کوردستان شەهادەی تەندروستی بدەینە بەرهەمەکانمان بۆی بتوانین بە ناوی خۆمانەوە هەناردەی دەرەوەی ئێمە لەماوەی ڕابردووە کورسانی و ژمارەیە گەنجمان لە شارە زۆر ینی پرۆژەیەشان هەیە کە بەڕێز زۆر پاڵپشتیت کردوون مەسەلەن وتی ئێمە کۆمەڵێک کەلوپەلمان ناردووە بە وڵاتانی کەندا و مەسەلەن بۆ ئەڵمانیا بۆ ینی هەوڵی تاکە کەسیش هەیە ئێوە تا چەند پاڵپشتی و هەوڵە تاکە کەس و مەسەلەن ئەم هەوڵانەکەن کە یانوێ بە بازارکردنێک بۆ خۆیان دروست ئێمە بەتەکید کاکزانە ئێمە ئەوەی کە پێمان بکرێ لە هەر کەسێک هەر کۆمپانیایەک هەر گروپێک هەر ڕێکخراوێک بیەوێ بەرهەمی هەرێمی کوردستان بنێرێتە دەرەوەی وڵات ئەو پەڕی پشتیوانی دەکەین بەڕاستەکەی لە ساڵی پاردا هەناری هەڵەبجە خۆتان زانیتان گەیشتە کۆمەڵێک وڵات طبعاً هەنگاوێکی دەڵم دەکرێ بڵم دەستپێکێکی باش بوو بەڵام بۆ ئیمساڵ دەمانەوێت بە بەرنامەتر هەنگاوەکانمان بنین چونکە بەڕاستی لە وڵاتی ئێمەدا لەوانەیە کەمتر گریمنجیماندا بێ بە بابەتی ئەو شەهادە سەحێ بۆ هەناردەش گرفتێکە بۆ ئێوە بەتەکید بڵێ لە وڵاتی ئێمە کەمتر گرنگجیمانداوە بە بابەتی لە پاکەتنانی بەرهەمە کشت و کاڵیەکانی خۆمان و عرضکردنی لە ناو بازاڕەکاندا چونکە لێرە خەڵک ئاساییە لە بەرهەمە ناو خۆیەکی خۆماندا زۆر جار ئێمە تەقیم لەسەر تامی خواردنەکە یعنی بڵێن بەرهەمەکە دەکەین بەڵام لە هەموو دنیادا شکل و شێوەکەی چۆنیەتی پێچانەوە و لە پاکەتنانەکەی لەگەڵ بڵێن چۆنیەتی پەروەردەکردن یاخود بەرهەمهێنانەکەی تاوکو دەگات تا دەستی بەکارهێنەر هەموو ئەمانە تەسیراتی خۆی هەیە بۆ نمونە بەرهەمێکی ئێمە کاتێک کە هەناردەی دەکەین بۆ دەرەوە دەبێت هەم مۆڵەتە تەندروستیەکەی کە ئەو پێکهاتانەی کە بەکارهێنراوە لە بەرهەمهێنانی لەگەڵ شێوازی پێچانەوەکەی وە شێوەکەی چۆنە هەموو ئەوانە تەسیری هەیە بۆی بڕیارمانداوە ئیمساڵ وەکو وەزارەتی کشت و کاڵ ڕاستەوخۆ ئەو کۆمپانیانەی کە خواستیان لەسەر هەناردەکردن هەیە ئاگدارمان کردوونەتەوە و ئەعلانمان کردووە کە دەبێت لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە بێ بۆ ئەوەی کە بەرهەمەکانمان سوقلێکی جوان لە ناو بڵین بازاڕی دنیادا پەیدا بکەن کە خواستی لەسەر زیاتر بێ نەک بە شێوازێکی عشوایی بگاتە دەرەوەی وڵات کە ئەمە دەکرێت بڵم تەسیراتی سلبی دروست دەکات لەسەر بەرهەمەکان. بەڕێ جەنابی وەزیری کشت و کاڵ ینی ئێستا بەتایبەتی لە وەرزانی کە بەرهەمی هەرێمی کوردستان پێگات لە شووتی لە تەماتە لە بەرهەمەکانی تر بەرهەمێکی یەکجار زۆر دێتە بازار ینی نرخێکی ئۆتۆ ناکا بۆ جوتیارەکان و زۆر جار ئەبینی کە ڕەنگە جەنابیشت پێت گەیشت بێتەوە فڕی ئەدەن مەسەلەن نیگەرانی خۆیان دەرەبڕن ئێوە جەدوەلێکتان هەیە لە وەزارەتی کشت و کاڵ کە لە کاتی پێگەیشتنی ئەو بەرهەمانەیە قەدەغا ئەخەنە سەر هاوردە بۆ ئەم حاڵەتانە دروستە بێ هەڵتان داوە مەسەلەن بۆ ئەم هاوینی لە پێشمانە گەرم بەرهەمانە پێ ئەگەن ئەمە ڕوونەداتەوە. طبعاً کاکزانە ئێمە کۆمەڵێک بەرهەم هەیە زیاد لە پێویستی بازاڕەکانی خۆمان بەرهەم دەهێنرێ بەڕاستی وەکوتم یەکێک لەو خاڵانەی کە ئێمە پێویستمان بە ساختکردنەوەی بەرهەمەکانمانە بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراقە پێویستمان بە هەماهەنگی زۆر هەیە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق بۆ ئەوەی کە بتوانین هەردوو لە بازاڕی ئێمە بازاڕی ساختکردنەوەی بەرهەمی ئەوان بێ لە وەرزی پێگەشتنی بەرهەمەکانیان و بە پێچەوانەوە بازاڕی ئەوانیش بازاڕی ساختکردنەوەی بەرهەمەکانی ئێمە بێ ئێمە کۆمەڵێک هەنگاومان ناوە کاکزانە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو هەر لەم هەفتەیە کە تیایدا بووین یاداشتی لێگەیشتنمان لەگەڵ کارگەکانی خاوەنی جبسی پەتاتە واژۆ کردووە بۆچێ بۆ ئەو جوتیارانەی کە پەتاتەی پیشەسازی بەرهەم دێنن تاوەکو ئەو کارگانە بەپێی تاقەکەی خۆیان ئەو پەتاتەی کە لە هەرێمی کوردستان جوتیارەکانی خۆمان دەیچێنن وەری بگرنەوە بۆ نمونە تەماتەیەکێک لەو بەرهەمانەیە کە زۆر زیادە ئێمە کارگەی دۆشاوی تەماتەی هەریرمان هەبوو چەندین ساڵ بوو لە کارکەوت بوو ئیشی نەدەکرد ئێستا ئێمە لە نێوان ئێمە و لەگەڵ کارگەی دۆشاوی تەماتەی هەریر و شارە زور هەردووچی عقدێکمان گرێبەستێکمان واژۆ کردووە لەناو ئەو گرێبەستەدا تەحدیدمان کردووە ئیمساڵ دەست بەکار دەکاتەوە
ئێستا لە قۆناغی گرێبەستکردنی نێوان جوتیارەکان و خاوەن کارگەکانین بە کارگەکان خۆیان بنەتۆی تەماتەی پێویستیان داوەتە خاوەنی یان جوتیارەکانی خاوەن زەوی بۆ ئەوەی کە دای بچێنن کە لە بواری سناعیدا بەکاردەهێنرێ ئەوەش خەتۆیەکی دیکانەیە وەکو وەزارەتی کشت و کاڵ ناومانە بە مەبەستی ساغبوونەوەی بەرهەمە ناوخۆیەکان کە بۆ دۆشاوی تەماتە نێوان جوتیاران و خاوەن کارگەکان عقد لە نێوان ئێمە و خاوەن کارگەکانیش هەیە لە بەرامبەر ئەوەدا ئێمە نرخی کارەبامان دابەزاندووە بۆ خاوەنی کارگەکان کۆمەڵێک مستەلزەماتی تریان هەیە پێداویستیان هەیە بۆمان جێبەجێ کردوونە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن ینی دعمی جوتیارانی ناوخۆمان بکەن و بەرهەمەکانیان لێوەربگرنەوە سەرڕای ئەوە کاکزانە وەکو وتم ئێمە یەکێک لە گرفتەکانمان بابەتی زۆری بەرهەمەکانە من دەمەوێت لێرەوە ڕازگۆیانە شتێک بڵم یەکێک لە کێشەکانی ئێمە بۆ نمونە ئێمە پلانی و بەرهێنانمان هەیە ساڵانە دایدنین بۆ نمونە دەڵێن ئێمە پێویستمان بە بڕی ئەوەندە تەن تەماتە هەیە بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی یعنی ئەوەندە دێت ئێمە وەزارەتی کشت و کاڵ چەند ڕاشی بگەێنین بڵین بۆ نمونە من فلان کارگەم پێویست نییە فلان دەواجینەم پێویست نییە لەو بوارەدا بەڵام پڕاستی کەمتر خاوەنی پرۆژەکان و جوتیارەکان هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ دەکەن ئەگەر ئەوان داچاندنەکەی خۆیان بکەنە فرە چەشنە لە جیاتی ئەوەی کە هەر هەمووی بەیەکەوە تەماتە بکە هەر هەمووی خەیار بکە بەیەکەوە بەروبوومی جۆرا و جۆر بکەن ساغبوونەوەکە ئاسانترە بەڵام جۆرێک عادەت دروست بووە لە وڵاتی ئێمە ئێستا بۆ نمونە ئێستا حالیان خواز لەسەر دامەزراندنی دەواجنی هێلکەیە هەر هەمووی دەڕوات بەسەر یەکەوە ڕۆژانە دەیان پرۆژە دێت بۆ دامەزراندنی دەواجنی هێلکە لە کاتێکدا وای لێ دێ ئیتر بەرهەمەکە ساغ نابێتەوە چەند ئێمە بۆ نمونە ئێمە دەڵێن بەپێی پلانی خۆمان دەمانەوێت پلانی و بەرهێنانی خۆمان مامەڵە بکەین بەڵام خۆتان لەوانەیە لە ماوەکانی ڕابردوو بینیتان زۆر بە شێوازێکی یعنی دەکرێت بڵێم بەڕاستیەکەی ویژدانی تێدا نەبوو هەڵمەتێکی زۆر چاواشەکارانە خراە سەر وەزارەتی کشت و کاڵ و بیزاد من کە گوایە من ناهێڵم بڵێن دەواجین لە بواری هێلکەی بڵێن هێلکە لە هەرێمی کوردستاندا دابمەزرێ لە کاتێکدا عیلاقی بەوە نەبوو عیلاقی بە پلانی و بەرهێنانی بەڕێبەرایەتی گشتیەکانی خۆمانە کە دەڵێن بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر پێویستمان بەوەندە پرۆژێ لە سنووری پارێزگای سلێمانی پێویستمان بەوەندە پرۆژێ بۆ ئەوی کە دووچاری کێشە نەبین ئێستا لە بواری دەواجیندا کەرتی پەلەوەر زۆرترین ئەو دەواجینانەی کە هەمانە دەواجینی ملیشکی گۆشتە بەڵێ بۆ نرخی بەو شێوە زیاد بۆ بەڕێز جەنابی وەزیر مەسەلەن نرخی بریشک بە شێوەیەک چۆتە سەرەوە کە استوای لێ هاتووە بۆ بەڕقەم یعنی ئەم هەفتەیە تۆزێک باشتر بوو طبعا کاکزانەیەکێک لە گرفتەکان وەکو وتم ئەوە بوو کە عراق ڕێگەی نەدەدا بەرهەمەکانمان بچێتە ناو ڕاست و خواروی عراق ئەمە وای کرد بەڕاستی خاوەنی دەواجینەکانمان تا ڕادەیەکی زۆر سارد بوونەوە نرخی ئالیک زۆر بەرز بووتەوە خۆتان دەزانن لە ئەنجامی ئاڵوگۆڕی بڵێن نرخی دینار و دۆلار بەڵێ بەتەکید ئەوە تەسیراتێکی گەورەی کردووە کە بەشێک لەو پێداویستیانەی بۆ دەواجینەکان دێتە ناو هەرێمی کوردستانەوە نرخیان زۆر چۆتە سەرەوە و ئەمەش تەسیراتێکی گەورەی داناوە لەسەر کاری خاوەن پرۆژەکانی دەواجین و ئەوانە و سەرڕای ئەمەش ساغبوونەوەی بەرهەمەکان ئەوش تەسیراتی خۆی هەیە کە وکوتم یعنی درگا داخرا بەڕووی ڕۆیشتنی بەرهەمەکانی ئێمە بۆ ناو بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەمانە تەسیراتی خۆیان هەبوو کە خاوەنی پرۆژەکانمان وەکو پێویست نەیانتوانی جوجەڵە داخڵی پرۆژەکانی خۆیان بکەن و لە ڕاستیشدا بەشێک لە پرۆژەکانیشمان زۆرێک لە نەخۆشی هەبوو کە بوو بەهۆی بڵێن مردنی پەلەوەرەکان ئێمە ئێستا لەگەڵ خاوەنی پرۆژەکان کۆبنەوەی تایبەتمان کردووە هەم لەسەر نرخ هەم لە بڵێن ئەو میکانیزمانی کە وەزارەت پێویستە بیگرێتە بەر یەکێک لە خاڵەکان بریتە لە لێخۆشببوونی گومرجی بۆ پێکهاتەکانی ئالیک یعنی بۆ نمونە سۆیا کە لە عێراق وەرەمی کوردستان بەرهەم نایەت لە ئێستادا ئێمە هەموو میکانیزمەکانمان حازرە دەست بە لێخۆشببوونی گومرجی دەکەین بۆ پێکاتەی سۆیا کە لە ناو ئالیکدا بەکاردەهێنرێ ئەمە دەبێتە دامێک بۆ کارگەکانی ئالیک و لە بەرامبەردا طبعاً ئێمە ئیجباری کارگەکانی ئالیک دەکەین نرخی ئالیکدا بمەزێنن کە ئێمە لێخۆشببوونی گومرجیمان بۆ کردن چەند بەرنامەیەکی ترمان هەیە لە ڕۆژی دووشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاریمان هەیە کە بۆی ئەمە ڕێکخرێتەوە نرخدا بەزێ زۆر باشە بێگەرخانی یەکێکی تر لەو مەوزوعانەی کە دائیم لەسەر مەوزوعی وەزارەتی کشت و کاڵ پێما بێ وەکو ڕۆژنامەنووس و زانیاریمە بێت تێکەڵکردنێک هەیە لە هێنانی کۆمەڵێک هەم موادی کشت و کاڵی و هەمیش مەڕ و ماڵات لە خاڵە سنووریەکانەوە کەمەش زیانی زۆری لە کەرتی ئاژەڵداری داوە لە هەرێمی کوردستان مەسەلەن بەڕێزت ئەزانی کە لە بەتابەتی ناوچە نشینەکان خەڵکێکی زۆر بژێوی ژیانی لەسەر ئەمەیە ئێستا بەو قاچاغا ڕێگانە
مەڕ و ماڵاتیشی زۆر دێ هەم ڕەنگە تەندروستی وەک پێویست نەبێت کە دەرخواردی خەڵک دەدرێت و هەمیش بەڕاستی کاریگەری خستۆتە سەرژانی و خەڵکانە میکانیزمەکانی ئێوە چی بۆ ڕێگریکردن لەو بابەتە؟ کاکزانە زۆر پێم خۆش بۆ ئەو پرسیارەت کرد چونکە بەڕاستی بابەتی قاچاغ دەکرێت بڵێم تایبەت نییە بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو هەرچەندە بەداخەوە زۆر جار کە جوتیارانی بەڕێز خاوەن پرۆژەکان کاتێک کە هەست بەوە دەکەن بەرهەمەکانیان بۆ ساغ نابێتەوە و بەرهەمی قاچاغ لە ناو بازاڕەکان زۆرە زۆر جار ناڕزایەتەکانیان دەهێنە سەر وەزارەتی کشت و کاڵ لە کاتێکدا لایەنی معنی ئێمەنین پارێزگاریکردن لە مەرزەکان و لە دەواازە فەرمیەکانی خۆمان لە ئەستۆی وەزارەتی کشت و کاڵ نیە ئێمە کەرنتینی کشت و کاڵیمان لەوێ هەیە بۆ ئەو بارانی کە بە فەرمی دێنە ناو هەرێمی کوردستانەوە کە مۆڵەتی فەرمیان هەیە لە وەزارەتەکەی خۆمان و وەزارەتی بازرگانی و وەزارەتی دارایی ئەوانە پشکنینیان بۆ دەکەن و بە فەرمی دێتە ناو خاچی هەرێمی کوردستان بەڵام جگەلەوە ئێمە مرزی لاوەچیمان هەیە کە هەتاوەکو ئێستا کۆنتترۆل نەکراوە بۆ نمونە دوێنێ کاک علی حەمە ساڵح بابەتێکی لە پەیجەکەی خۆی بڵێ بڵاو کردبووەوە و بۆ منیشی نرد لە ڕێگەی واتسئەپەکەی خۆیەوە طبعا معلوماتەکەی دروستە و منیش جەنابی سەرۆک وەزیران و نووسنگەی تایبەتی خۆیم ئاگدار کردوتەوە کە ئیزراعاتی پێویست وەربگیرێت بەڵام وەکووتم ئەمە ئەرچی وەزارەتی کشت و کاڵ نییە بەڕاستی چکە من دەسەڵاتم بەسەر کۆنتترۆلکردنی مەرزەکانەوە نیگەرانەکە هاتۆتە سەر بەڵام نیگەرانیەکە عادەتەن ڕوبەڕووی ئێمە دەکرێتەوە طبعا خاڵێکی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم بۆ من زۆر گرنگە بۆ ئەوەی کە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆیی بکەین و بۆ ئەوەی کە ئێمە دەرفەت بدەین هەم بازرگانی لە بواری ئاژەڵداری دانەوەستێ هەم بۆ ئەوەی کە ڕێگایەکی دروستیش بۆ پارێزگاریکردن لە خاوەن ئاژەڵەکانی خۆمان بەکاربێنین ئێمە هاتین تعلیماتی وەزارەتی کشت و کاڵمان هەموار کردەوە کاگزانە لە پێشووتردا بە سەراحەت دەیڵم یەکێک لە کێشەهەرە گەورەکان کە لە ناو وەزارەتی کشت و کاڵ لە کابینەکانی ڕابردووبوونی هەبووە هاوردەکردنی شێوازی هاوردەکردنی ئاژەڵی زیندوو بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە لەو ئاڵوگۆڕێکە لە تعلیماتدا کردومانە هاتوین ئەوەمان پێچەوانە کردوتەوە ئێستا ڕێژی هاوردەکردنی ئاژەڵی قەڵەوکردن و بەخێوکردنمان زیاد کردووە یعنی بە بچووکی طبیعیە ئاژەڵ بێت بۆ ئەوی کە بازاڕەکانی خۆمان نرخی گۆشت زۆر بەرز نەبێتەوە بەڵام لێرە بە دەستی ناوخۆی خۆمان و لە کەشوهەوای خۆمان گەورە بکرێ ئێستا ئێمە ئەو مۆڵەتانەی کە بە فەرمی لە وەزارەتی کشت و کاڵ دەیدەین بە کۆمەڵک پێوەردەیدەین 160 دەبێ ئەو ئاژەڵانە بن کە بۆ قەڵەوکردن دەهێنرێنە هەرێمی کوردستان 140 بۆ سەر بڕین دەدەین کە لە ڕابردوودا بەو جۆرە نەبووە تعلیمات ئێستا لە کابینە بەڵێ دەیاندایە ئاژەڵی زیندوو و بەداخەوە زۆر جار گلەی و گازندایی ئەوە دەکرا لەسەر وەزارەتی کشت و کاڵ ئەو وەرەقەی وەردەگیریە کڕن و فرۆشتنی پێدەکرێت کۆمەڵک شت دەوترە ئێستا ئەم بابەتە لە ڕێگەی تعلیماتی تازەوە چارەسەرێکی بنەڕەتیمان بۆ دۆزیوەتەوە بۆ نمونە خاوەنی کۆمپانیایەک ئەگەر خانی تایبەتی خۆی نەبێت و ئەگەر ئەو ئیجراعاتە قانونیانەی کە لە وەزارەت لە ضمنی تعلیماتەکە بۆی دانراوە نەتوانێت جێبەجێکا بە دانانی بارمتە ناتوانێت مۆڵەت وەربگرێ بۆ ئەوی ئاژەڵی زیندوو هاوردە بکە ئەمە بۆچی وامان کرد بۆ ئەومان کرد بەڕاستی کە یعنی ئەو کەسانەی خاوەنی ئیشە ڕسمیەکەن بتوانن ئیشەکە بکەن ئیشەکەی خۆیان بکەن و لە بەرامبەریشدا ئێستا ئیجبارمان کردوون ئەو بارانەی کە دەیهێنن 160 دەبێ قەڵەوکردن بێ 140 دەبێ بۆ ناو بازار و سەربڕین بێ طبعا ئەو قەڵەوکردنە بە ماوەی 6 مانگ دەگاتە ئاستی سەربڕین و مۆڵەتی دیکەی پێ دەدرێتەوە دووبارە دەیهێنێتەوە ئەمە چی دەکا ئێمە دەتوانین لەو ڕێگەیەوە ژێرخانێک بۆ دووبارە بەخێوکردنی ئاژەڵ لە ناو هەرێمی کوردستانەوە ڕۆژێک بینیم تۆ کوێ بۆ علوەکانیش مەسەلەن بەدووادا چوونتە کرد مەسەلەن لەوە ئەوەی هەڵسەنگاندن بۆ کرد خۆت بینیتە مەسەلەن بەرهەمی هاوردەمان زیاتر بۆیان ناوخۆی مەسەلەن لە بازاڕەکان و ئەو فیدباکانی بە بەڕێز دەگاتەوەکو وەزیر خواست لەسەر بەرهەمی ناوخۆی زیاتر یاخود هاوردە لە ڕاستیدا لەسەر بەرهەمی ناوخۆی خواست زیاترە بەڵام خۆت دەزانی ئێمە وەکو وتم ئێمە هەموو بەرهەمێک ناتوانین نەمانتوانی و بە ئیکتیفای بازاری خۆمان بەرهەمی بێنین بەڵام هەر بەرهەمێک ئیکتیفای بازاری خۆمانی بە زیادەوە کردبێ ئێمە قەدەغەمان خستۆتە سەری یان باجمان زۆر بەرز کردوتەوە ئەمە یارمەتی جوتیارانی داوە کە خواستیان بۆ زیادکردنی بەرهەمەکە زۆرتر بێ و لە دەرئەنجامی ئەمەش وەکو من لە سەرداینە مەیدانیەکانم بە تەئکید کە چوومەتە ناو بازاری علوە و سەیرم کردووە بە تەئکید خواست لەسەر بەرهەمی ناوخۆیی زیاترە و خەریکە نەریتێکیش دروست دەبێ ئەگەر کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا یعنی نەخۆشیێکی نەگریز بوو بێت و بەداخەوە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی گرتەوە و وڵاتەکەی ئێمەشی تێدا بێبەش نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا دەکرێت بڵێم یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کەرنتینەی ساڵی پار و نەخۆشی کۆرۆنا ئەوە بوو کە خەڵکێکی زۆری گەڕاندەوە سەر زەویەکانی خۆیان بۆ ئەوەی کە لە بواری کشت و کاڵیدا دەست بکەن بەداچاندن و بەرهەمە کشت و کاڵیەکان زیادکەن
ئەمە بۆ ئێمە دەکرێت بڵێم قۆناغێکی نوێ بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا کاکزانە ئێمە ئیمساڵ بیرمان لەوە کردوێتەوە ئێستا لیژنێکمان تەشکیل کردووە دەمانەوێت نەریتێک دروست بکەین بازاڕی ملی بۆ ساختکردنەوەی بەرهەمەکاندا بنین چونکە جەنابەت باست لە بڕی تێچووی بەرهەمەکان کرد لە ناو بازار تاوەکو دەگاتە دەستی کڕیار چونکە چەند دەستێک دەکا بەڕاستی جوتیار لەسەر چێلگەکەی خۆی بە شێوازێک بەرهەمەکە دەفرۆشێ لە علووە بە شێوازێکی تر تاوەکو دەگاتە دەستی کڕیار و ئەو کەسەی کە لە دوکانەکە دەیکڕێ بە نرخێکی تر ئێستا ئێمە دەمانەوێت نیزامێکی جوان دروستکەین بە دروستکردنی بازاڕی ملی جوتیار ڕاستەوخۆ لە چێلگەکەی خۆیەوە دوکانێکی جوانی خەنجیلانەی هەبێ بێ لە هەموو شار و شارۆچکەکان بێت لەو بازارە عەرزی بەرهەمەکانی خۆی بکات لانی کەم لە هەفتەیەکدا 2 ڕۆژ خەڵک بتوانێت ڕووی تێ بکات بەرهەمە خۆماڵیەکەی لە دەستی جوتیارەکە خۆی بکڕێ. بەڵێ ئەوە دەچێتە بوارە جێبەجێکردنانی ئێستا حالیان لیژنەمان تەشکیل کردووە تەسەور دەکەم ئەگەر خوای گەورە دەرفەت بدا لە هەفتەی ئایندە لەگەڵ بەڕێز پارێزگارەکانی کوردستان کۆ ببینەوە ئەوە لەگەڵ وەزارەتی شارەوانیش تەنسیق بکەین بۆ ئەوەی کە بخەینە بواری جێبەجێ. زۆر باشە بەڕێز جەنابی وەزیر مەسەلەن یەکێکی تر یاخود پرسیارێکی تر کە بەڕێستان وەکو وەزیری کشت و کاڵ بۆ هەموو بەرهەمەکان بۆ هەموو ئەوانەی کە خواستی بەڕێستە وەکو وەزیر لە چیا نەقسمان هەیە لە چیا کەم و کورتیمان هەیە لە پلانتانە ئەمە پڕکەنەوە لە زۆر شتدا نەقسمان هەیە ینی ئێستا لە هۆشیاری جوتیارە لە خاکە مەسەلەن لەو بابەتانە عەفوەمزانی لە بەرهەمە هاوردەکان دەڵێ نانە ئێمە هەرێمی کوردستان خۆشبەختانە دەکرێت بڵم بە سەبەتەی خۆراکی ناوچەکە دادەنرێ بەڕاستی یعنی هەرێمی کوردستان مستەلزەماتی تەواوەتی هەیە بۆ ئەوەی کە جوتیار بتوانێ خاکەکەی زۆر بەپیتە بەڕاستیەکەی کەش و هەوایەکەمان زۆر لەبارە سەرچاوی ئاوی باشمان لە هەیە لە هەرێمی کوردستاندا دەستی کارەکەشمان دەستی کارێکی جوان و زیندووە کە دەتوانێت بەڕاستی بۆ بەرهێنان لە مەجالەدا بکە بۆیە ئێمە کێشەمان بەڕاستی لە ینی تایبەتمەندی خاک و ئاو و هەوای هەرێمی کوردستاندا نییە کێشە یەک شتی ترە کاک زانا بۆی کە من ڕاشکاوانە قسە بکەم سێکتەری کوشت و کاڵ وەکو سێکتەرێکی گرنگ لە هەرێمی کوردستان ینی سەیری نەکراوە لە ڕابردوودا ئێستا هەنگاو هەیە بۆ ئەوەی کە ئێمە ئەو سێکتەرە وردە بکەین یەکێک لە بنەما ینی سێکتەرە باشەکانی هەم سەرچاوی داهات بۆ وڵاتەکە هەم بتوانین لە پاڵ سێکتەرەکانی دیکانە باڵانسێکی باشی بۆ ینی دروست بکەین. طبعاً کێشەی ئێمە ئێستا زۆر جار کە دەوترێ کەرتی گشتی ناتوانێت خەڵکدا بمەزرێنێ لە بەرامبەردا ئێمە کەرتی تایبەتیشمان وەکو پێویست لە بواری پیشەسازیدا نەمانتوانیوە هەنگاوی زۆر گەور و مەزن بنێن کە خەڵک خواستی لەسەر کەرتی تایبەت هەبێ ئێمە بۆ ئەو مەبەستە پرۆژە یاسایەکمان ناردە ئەنجومەنی وەزیران طبعاً بۆ ئەوەی کە هەلی کار دروستکەین لە ناو کەرتی تایبەت و خواست دروستکەین لە لای گەنجی خۆمان بۆ ئەوەی کە بڕوا لە کەرتی تایبەت ئیشکە پرۆژە یاسایەکەمان لە ئەنجومەنی وەزیرانە دوێنێ لەگەڵ بەڕێز سەرۆکی لیژنە خوشکی عزیزم دکتۆرە ڤالە بێکە قسەمان کردووە ئینشاءالله لە ئایندێکی نزیک دەچێتە پەرلەمان خلافێکمان هەیە ئێمە دەمانەوێت سندوقێکی تەقاعودی لە ضمنی پرۆژەکە دروستکەین وەکو زمانێک بۆ ئەو کەسانی کە دەچنە کەرتی تایبەت وەکو هەر فەرمانبەرێکی ئاسایی بۆ ئەوەی خانەنشین بکرێن بەڵێ خانەنشین بکرێن حەقی تەقاعودیان هەبێ کە ئێمە توانیمان ئەوە بکەین ئەو کاتە ڕەغبەت لەسەر چوونی خەڵک بۆ کەرتی تایبەت زۆر زیاد دەکات و ئەمەش تەسیراتێکی گەورەی دەبێت بۆ ئەوەی کە هەم وڵاتەکە بچێتە پێشەوە هەمیش بتوانین پیشەسازی کشت و کاڵی برەو پێ بدەین هەم وا بکەین لە زانکۆکانیش کاک زانا یعنی من دەمێ ئەوە بڵم لە ساڵی پاردا ڕێژەی وەرگرتنی خوێنکە ساڵی پارنا پێشووتر هینە ڕێژەی وەرگرتنی خوێنکاران لە زانکۆکاندا بە تایبەتی لە کۆلێژەکانی کشت و کاڵی و ڤێرتەرنەری زۆر کەم بوو دوای ئەوەی کە گفتوگۆمان کرد بە سوپاسەوە لەگەڵ برای ئازیزم کاک دکتۆر ئارام لە وەزارەتی خوێندنی باڵا و لیژنێکی مشتەرەکمان تەشکیل کرد سوپاس بۆ ئەو لیژنەیە هەماهەنگی باشکرا ئیمساڵ تا ڕادەیەک ڕێژەی وەرگرتنی خوێنکارانیش لە کۆلێژەکانی کشت و کاڵ زیادی کرد. بێگەرخان ینی یەکێکی تر لە کێشەکان ئاوە بەڕێستان وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ تا ڕادێک لە هەندێک شوێن وشکە ساڵی هەیە یاخود ڕێژەی بارانبارین کەمە لە چاو ساڵانی ڕابردوو ئێمە پلانی ئێوە چیە بۆ چارەسەرکردنی ئەگەر خوا نەکردە هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی بووە زۆر لە شارەزایانی پرسی ئاو سەرچاوەکانی ئاوباز لەوەکەن هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ئەبێتەوە هەرچەندە ئێمە تا ئێستا سواز بۆ خۆ کۆمەڵێک سەرچاوی باشی ئاومان هەیە پلانی ئێوە چی بۆ پاراستنیان بۆ گەشە پێدانیان بۆ تەنانەت خەزانکردنی ئاویش کاکزانە ئێمە لە 2-3 ڕۆژی ڕابردوودا لە وەزارەتی کشت و کاڵ کۆبوونەوەیەکمان کرد لە فەرمانگە پەیوەندیدارەکانی خۆمان لەسەر ئەم بابەتە
بڕیار وایە ڕۆژی دووشەممە کۆبنەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بکەین بە حزوری کۆمەڵک پسپۆر لەم بوارە کە ئەوانیش سەرنج و تێبینی زانستیەکانی خۆیان بخەنە بەردەمی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بۆ ئەوەی کە دراسی وشکە ساڵی بکەین لە هەرێمی کوردستاندا. دەکرێت بڵێم ئەمساڵ ئەگەر وشکە ساڵیش بێ تا ڕادەیەکی زۆر ڕێژەیە، بەڵام ئێمە لە ئێستاوە دەبێت خۆمان ئامادەکەین بۆ ئایندە و ئەو ناوچانەی کە ڕوبەڕووی ئەم وشکە ساڵیە بوونەتەوە زەرەر و زیانەکان بۆ ئەو کەسانەی کە خاوەنی ئاژەڵن، بۆ ئەو کەسانەی کە خاوەنی بڵێن زەوی کشت و کاڵین، پێویستمان بە دراسەیەکی وردە. ڕۆژی دووشەممە ئیشاڵڵا ئێمە راپۆرتێکی تێروتەسەل بۆ کۆبنەوەی ڕۆژی چوارشەممەی ئەنجومەنی وەزیران حاضر دەکەین و لەناو ئەو راپۆرتە ئەگەر گەیشتینە ئەو دەرئەنجامەی کە ئێمە پێویستمان بەوەیەکە ئیعلانی ئەوە بکەین کە لە هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی کە وشکە ساڵی زیاتر بەرۆکی گرتوون ئیعلانی بکەین، حتمەن پێویستمان بە مستەلزەمات و دابینکردنی پارەیەک دەبێ بۆ ئەوەی کە ئێمە داعمی جوتیار و خاوەنکارەکانی خۆمان بکەین و پێویستمان بە دامەزرانی لیژنەیەکی باڵا دەبێ لە نێوان وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ ئەوی هەماهەنگی لەگەڵ یەکتری بکەین بە دروستکردنی بەندا و بەڵێ ئەوە من دەمێ قسە لەسەر ئەوە بکەم. ئاو یەکێکە لە سێکتەرە گرنگەکان لە بواری کشت و کاڵیدا. بەسەراحەت کشت و کاڵ نابێ ئەگەر ئاو نەبێ، ژیان نابێ ئەگەر ئاو نەبێت. بۆیە ئێمە وەکو خۆمان بیرمان لەوە کردوتەوە کە کۆمەڵک بەنداوی استراتیجی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو نیزامەی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە PPP، یعنی هاوبەشی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت لە بەرنامەماندایە 9 بەنداوی گەورە لە هەرێمی کوردستان لەو ڕێگەیەوە دروست بکەین. پرۆپۆزەڵی کۆمەڵە کۆمپانیای گەورەی جیهانیمان بۆ هاتووە و ناوخۆیشمان بۆ هاتووە، لە ئێستادا نووسراوێکی فەرمیمان ئاراستەی جەنابی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران کردووە کە ئەوان سەرۆکی لیژنە باڵایەکان، سەرۆک و جێگری لیژنە باڵایەکان چاوەڕین ئەوان وەڵاممان بدەنەوە دەست بکەین بە مقابلەی کۆمپانیایەکان و پرۆپۆزەڵەکانیان بخەینە بەردەمی لیژنە باڵایەکە. ئەو کاتە ئیعلانی بۆ دەکرێت کە کۆمپانیایەکان دەکەونە منافەسەوە چۆن وەری دەگرن و میکانیزمەکە یەکلای بکەینەوە. ئەو بۆ بەنداوە گەورەکان کاتی خۆی کە دەست بەکار بووین بەڕێز سەرۆک وەزیران بڕیاریدا 33 ملیار تەرخام کا بۆ تەواوکردنی ئەو بەنداوانەی 11 بەنداوی بڵێن مامناوەندن لە هەرێمی کوردستان بە بۆنەی قەیرانی داراییەوە نەمانتوانی ئەو بڕەپارەیە وەربگرین. ئومێد دەکەم لە دوای پەسەندکردنی بودجە پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق ئەم دەرگایە بکرێتەوە کە ئێمە 33 ملیارەکە تەرخام بکەین بۆ پرۆژەکانمان بۆ ئەوەی کە ئەو پرۆژانەی کە لە سەروی 175 11 پرۆژە بەنداوە لە هەرێمی کوردستان تەواو بووە ئەوانە تەواو بکەین کە ئومێدم وایە و دڵنیاشم کە ئینشاءڵڵا دەست پێ دەکات و لە ئایندەیەکی نزیک و لە ئێستاشدا جەنابی سەرۆک وەزیران منی ڕاستپاردووە کە پرۆپۆزەڵی 20 پۆندی ئاو لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکە ئامادە بکەین و بیدەینە ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی قەراری لەسەر بدا ینی بۆ خەمێکی گرنگ لای بەتەکید بۆ بەڵێ بۆ پاراستنی بەڵێ بێگەرخان دوا سەرنج یان دوا پرۆژە و پلانێک کە باسمان نەکردیان لە پرسیارەکانی منە نەبوو بێت بتەوێت باسی کەیت لە بەرنامەکە مسپاس دەکەم. زۆر سوپاس کاکزانە بۆ ئەو دەرفەتە دووبارە. من ئومێد دەکەم کە ئەو خواستی من بووە وەکو وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئەو ماوەی کە لە بەردەم داماوە بتوانم هەنگاوی جدیتر بنێم. حتمما پێم وایە قورسە، ینی بڵێن بەبێ ئیمکانیەتی کۆمەڵک هەنگاوی گەورە بنێ، بەڵام ئەو بۆ من مای خۆشحاڵیە کە لە ماوەی ساڵێک و نزیکەی 9 مانگدا ئاستی وەبەرهێنانی پیشەسازی کشت و کاڵی لە 1.5ەوە بگەێنینە 108. ئەمە هەواڵێکی خۆشە کە هەر کەسێک ئێستا گوێی لێ بگرێ دەزانێت تەتەوڕێکی گەورە بووە بە ساڵێک و 9 مانگ تۆ ئاستی وەبەرهێنان لە بواری پیشەسازی کشت و کاڵیدا بگەێنی ئەو ئاستە. ئومێد دەکەم ئێمە بتوانین ئەو دەرفەتەی کە لە بەردەممان داماوە جێپەنجەمان دیار بێ لە کابینەکەدا و ئەو سوێندەی کە خواردومانە لە بەردەمی خوای گەورە و خەڵکی کوردستاندا بتوانین بە ڕووسپێتی لی دەربچین و بە خەڵک بڵینەوە بەشێک لەو بەڵێنانەی کە بە خەڵکماندا بوو وەکو خۆی جێبەجێمان کردووە، چونکە بەشەکەی تری خۆتان دەزانن ئەو دۆخی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە بەڵێ دۆخێکی گشتیە و ئێمە لە وەزارەتی کشت و کاڵیش بەڕاستی خاوەنی بودجەیەکی تەرخانکراوی ئەوەندە زۆر نین کە لە بەردەستماندا بێ بتوانین هەموو ئەو شتانی کە خواست و خولیای ئێمە لە وەزارەتەکە جێبەجێکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێمی کوردستان. سپاس بۆ گفتوگۆ و سپاس بۆ دیدارە. زۆر سپاس بۆ جەناب. سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن. لەبیرتان نەچێت کۆرۆنا
وردە وردە زیاد دەکات وە لە بەرچاوی ئێمە ئازیزانمان نەبات بۆ ئەوەی کە هەمومان پارێزراوین پێویستە ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەین. پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان لە خێر و خۆشی دابن خواتان لەگەڵ.